دانیشتنەکەی ئەمڕۆی سوودانی لەگەڵ عەرەبەکانی کەرکووک شکست بە پرۆژەکەی پارتی دەهێنێت. پێدەچێت لە بەغداوە کێشە بۆ موچەیخانەنشینی هەرێم دروست ببێت. ئەندامێکی لیژنەی داراییش هۆکارەکەی ئاشکرا دەکات. تورکیا هەڕەشەی داگیرکردنی نەوتی ڕۆژاوای کوردستان دەکات. ئەمڕۆ لەسەر بانگهێشتی سەرۆک وەزیرانی عێراق لایەنە عەرەبەکانی کەرکووک گەیشتە بەغدا و لەگەڵ سوودانی کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەیش لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەتە بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەی کەرکووک. چاودێران پێیان وایە کۆبوونەوەی ئەمڕۆی سوودانی لەگەڵ کوتلەی عەرەبی لە کەرکووک کۆتایی بە هاوپەیمانێتی بەشێکی عەرەبی سونە و پارتی و بەرەی تورکمانی دەهێنێت کە پێشتر ڕێکەوتوبن بەیەکەوە حکوومەتی خۆجەی کەرکووک پێک بهێنن. بەڵام ئەو دانیشتنەی ئەمڕۆ ڕیزەکانی سوننەی یەخستەوە بەمەش هەوڵەکەی پارتی شکستی هێنا. چاودێران دەڵێن پارتی مێژوویەکی باشی نییە لە دروستکردنی هاوپەیمانێتی. لە ماوەی ڕابردوو هاوپەیمانێتی لەگەڵ سەدر و حەلبوسیش دژی چوارچێوەی هەماهەنگی پێکهێنا، بەڵام زۆر بەتوندی تووشی شکست بوو. باگوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم لیستی موچەی خانەنشینی بە هاوتاکراوی لەگەڵ خانەنشینی عێراق بۆ مانگی حەوت بەغدا کردووە. لەم بارەوە جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاگەیاند لە بەغدا وەربێنیکردن لە لیستی موچەی خانەنشینی هەرێم بۆ مانگی حەوت دەستی پێکردووە. کۆچەر وتیشی حکوومەتی هەرێم سندوقی خانەنشینی هەیە کە 7% موچەی فەرمانبەرانی بۆ ئەو سندوقە بڕیوە و ئێستاکە سندوقەکە بەتاڵە. پێدەچێت بەغدا داوای پارەی ناو سندوقەکە بکات. جەمال کۆچەر ڕاگەیاند بەغدا داوای لە هەرێم کردووە خزمەتی ئەو فەرمانبەر و پلەدارانەی خانەنشین بوونە ڕەوانەی بەغدا بکات بۆ ئەوەی وردبنیان تێدا بکات. هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا هێرشێکی تون دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان و ڕای دەگەێنێت چەند هەنگاوێک هەن دەبێت بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی سووریا بیهاوێژین لەوانە پرسی یاسایشی سنوور بەرەنگاربوونەوەی تیرۆر و گەڕاندنەوەی پەنابەران دەژڵێت دەبێت ئەو نەوتەی داگیر کراوە بگەڕێنرێتەوە بۆ خەڵکی سووریا. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی سکای نیوزی عەرەبی هاکان فیدان ئاماژەی بۆ کردووە تورکیا هاوشێوەی یاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ سووریاش ئاسایی بکاتەوە. نابرا وتوێتی سەرۆکی تورکیا لە بەرزترین ئاستی سیاسی ئامادەی دەربڕیوە بۆ گفتوگۆکردن لەسەر هەموو پرسەکان بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆکیەکانی لا نێوان هەردوو وڵاتدا هەن. ئەمەش داواکاریەکی گرنگ و بەنرخە. هەر بۆیە پێویستە کۆبوونەوە و گفتوگۆ بۆ چارەکردنی کێشەکان بکرێت. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.